دیارە ساڵانە لە جێگە جیاجیەکانی کوردستان ئاهەنگی نەورۆز دەکرێت و ئاهەنگی خاڵخاڵانی ژێکێکە لەو ئاهەنگانەی کە لە زمنی نەورۆزە لەم ئاهەنگەدا بەبێ جیاوازی خەڵکی کەرکک هەولێر خەڵکی سلەیمانی کۆیە ئەم ناوچانەی تری نزیک تاقتاقەمانە هەموو بەشداریان تێدا کردووە ئەمە هیچ مڵکێکی عشیرەتگەری ئەمانەی پێوە دیار نەبووە ئاهەنگێکی تێکەڵ ئاهەنگێکی خۆش بووە و بەش بە حاڵەوەی گرنگ نییە چ بەرنمەیەک لە ئاهەنگەکانە پێشکەشەکرێ گرنگەوێ خەڵکانێکی زۆر کۆ دەبنەوە لەم بەهارەیە دێنە دەرەوە و لە ساڵی ڕابردوو بۆی کەرینتینەوە لەوانەیە کۆمەڵک خەڵک یەکتریمان نەبینێ بێ لێرە دووبارە یەکمان بینەوەتەوە و لانی کۆمەڵایەتی پتەوترەکرێ بەڵام هیوادارم کە ئاهەنگ لە هەر جێگایەک ڕێکەخرێ لەژێر چاتری عشیرەتگەری نەبێت لە ژێر چاترێکا بێت تەنها گشتی بێ و هیچی تر. خۆشحاڵم ئەمڕۆ لەو فیستیڤاڵە بەشدار بووم بەکاری ئەکسسوارات و کاری دەستی بەڵێ هەم ناساندنی ئێمە بۆ خەڵکەکە جێگەی شانازیە و خەڵکێکی زۆر جمهورێکی زۆر و لە خوا بە زیاد شایەکی باشیشم فرۆش خۆشحاڵم. ئێوە بەشداریکردنمان لەم فیستیڤاڵە و لەو ئاهەنگا دەگەڕێتەوە بۆ پێش ساڵەکانی نەوەتەکان کە کولتورێکە لەو مەنتیقەیە لە بناری خاڵخاڵان و سنووری تەختەق و شوان و شێخزێنی بەردەوام ئەو جۆرە ئاهەنگە هەیە بۆ ناساندنی کەلەپوری کوردی و ئاشنابوون بە نەتەوە کوردیەکان. ئێمە وەک بەشداریکردنمان زۆر خۆشحاڵین کە ئەم ساڵ بە خەڵک زۆربەی بەشداری کردیە سەبارەت بە نەورۆز لەبەر ئەوەی پار ئەم نەخۆشیە هەبوو نەخۆشی کۆڕۆناوەڵەوە ئەم ساڵش هەر هەیە بەداخەوە بەڵام بەشداریکردنی ئەو خەڵکە لەم سنوورە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمەی هاوڵاتیانی سنوورەکە. من وەک خانمێک لە ماڵەوە ئیش کاری ئۆنلاینەکەم بەشدارم لەم فیستیڤاڵە بۆی پیشەکەم زیاتر بناسێنم و هەروەها بۆ ئەگەر خانمێک بەهرەیەکی هەبێت تا ئێستا نەیتوانی بێ بەهرەکەی خۆی دەربکە ئێمە ببینە نمونەیەک ڕێچکەشکێنێک بۆ ئەوانش هەر بەهرەیەکیان هەبێ پەرۆی پێ بدەن و بەردەوام بن لەو ئیشانەی کە خۆیان تیا سەرکەوتوو دەبینەوە. Yeah.